سیزانی ئێمە سڵاوتان لێبێت بێگومان شاری پزیشکی فاروق چالاکێکی تایبەتی بۆ مانگی هۆشیاری نەخۆشی شەکرە ڕێکخستووە کە چالاکیەکانیش تایبەتە بە ڕێنمایی و هۆشیاری پێدان بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری گشتی تایبەت بە نەخۆشی شەکرە. بۆ ئەمە بەستا پێم خۆشە ئەو پزیشکە پسپۆڕە وەربگرم کە لەم چالاکیە تایبەتی شاری پزیشکی فاروقە ئەوێت زیاتر ڕێنماییەکان بخاتە ڕوو بۆ تەواوی هاوڵاتیانی خۆشەویست ئەوانیش زۆر بەڕێز دکتۆر دیلمان محەممەد ڕەوف کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی شەکرە و کوێرە گلاندەکان لەگەڵمانابێت. کاک دکتۆر سلااوت لێبێت ئەم کاتت باش بێت هەربا لەوە دەست پێ بکەم مەبەست و ئامانج و سازکردنی چالاکێکی وەها تایبەت بە نەخۆشی شەکرە خۆی لە چی ئابینێتەوە؟ بەڵێ هەموو مانی یانزەی هەموو ساڵێک مانگی هۆشیارکردنەوەی نەخۆشی شەکرێ ئێمەش ئامانجمانەوەیە خەڵکی بەگشتی و چارە خوازان ئاشنا بکەینەوە بە نیشانەکانی نەخۆشی شەکرە کێشەکانی نەخۆشی شەکرە و چۆن چارەسەریکەین و چۆن بتوانین زاڵ بین بەسەر ئەم نەخۆشیە. ڕێگە چارەکان چیە خودت خۆپارێزیەکان چییە بۆ تەواوی هاوڵاتیانی خۆشەویست و چارە خوازان کە ڕوبەڕووی ئەم نەخۆشیە نەبنەوە یاخود ئەگەر نەخۆشیەکەشیان گرتبێت بتوانن خۆپارێزیەکان زیاتر پابند بن پێوەی. بەڕاستی چارەسەرەکان نیوەی بریتیە لە وەرزش و پابندبوون بە ڕێنمایەکانی خواردن نیوەکەی تری حەبوو دەرزیە کە بەکارێت بۆی ئاستی شەکرەی خوێن کەم بێتەوە. پانێڵەکان چی لە خۆگرێت کە لە تەواوی ئەم چالاکیە خراوەتە ڕۆ؟ کۆمەڵی پانێڵی بەڕاستی زۆر باشی گرتە خۆی کە باسی نەخۆشی شەکرەکرا پێناسی نەخۆشی شەکرەکرا بەگشتی چۆنە کێشەکانی بۆ گورچیلە بۆ چاو بۆ قاچ ئایا چییە و هەروەها چۆن پارێزگاری خواردن بکەین چۆن تەندروست بین لە ژیانمانە چونکە بڵێ کە شیعاری ئیم ساڵەوەیە کە بۆ تەندروست بین لە ژیانمانە بۆی بۆ ژیانێکی تەندروست بژین بۆ چارەخوازانی نەخۆشی شەکرە. کۆتا پرسیارەکەم ئامارەکان چیمان پێڵێ لە تەواوی گیان و هەرێمی کوردستانە کە ئێمە بتوانین ئاستی هۆشیاریەکانمان زیاتر بەرز بکەینەوە بەرامبەر نەخۆشی شەکرە؟ بەڕاستی ئامارەکانەوە پیشانەیە لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی ئامارەکان ڕوو لە زیادبوونە چاوەڕێ کرد لە 10 ساڵی داهاتووە لەوانەیە ژمارەکان دوو ئەوەنە زیاد بکات و ئەوەی ئێستا لەبەردەستە کە لە 110 دانیشتوانی کوردستان نەخۆشی شەکرەیان هەیە. زۆر سپاس. بەخێربێ. زۆر سپاس بۆ دکتۆر دیلمان محەممەد ڕەوف کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی شەکرە و کوێرە گلاندەکان جایسا پێم خۆشە بچمە لای پەرستارێک کە بەڕێزیان پەرستاری هۆشیاری نەخۆشی شەکرە خاتو خەندە حامید بابزانین چه هۆشیاری و ڕێنماییەکمان پێ ئەبەخشێت تاوەکو ڕوبەڕووی نەخۆشی شەکرە ببینەوە. خاتونگیان سلااوت لێبێت ئەم کاتت باش بێت بە هەر لەوە دەست پێ بکەم پێمان بڵێ ڕێنمایی و چارەسەرەکان بۆ توشبوونی نەخۆشی شەکرە چی بکەن تاوەکو ڕوبەڕووی ئەو نەخۆشیە ببنەوە ئەوانشی کە توشبووی ئەم نەخۆشیە نین خۆپارێزەکان چی بێت؟ ئەم کاتتان باش بەخێر بێن ئێمە هەوڵمانیاوە ئەمڕۆ کۆمەڵێک ئامۆژگاری نەخۆشەکانمان بکەین کۆمەڵێک ڕێنماییان پێ بڵین ئەوانەی کە شەکرەیان هەیە ئەوانەی ویراسی شەکرەیان هەیە بەڵام ئەمان هێشتا توژنین و تەمەنیان لەسەر و 40 ساڵەوەیە کۆمەڵی ڕێنماییمان هەیە بۆ یەکێک لە ڕێنماییەکان بریتیە لە ڕاضەکردن بەڕاستی ڕاضە ئەتوانێت ڕێژەی شەکری خوێن بە ڕێژەیەکی زۆر باش کۆنتترۆل بکات بۆیە ئێمە تکاکەین و داوایان لەکەین کە بەردەوام بن و داوایان لێکین ڕاضە بکەن ڕاضەکان ئاسانکاریان بۆ ئۆکەین بۆی وردە بیان بینە ناو ڕاضەوە یەکێکی تر لە خاڵە گرنگەکان کە زۆر بەلامانەوە مهمە خواردنی تەندروستە هەمیشە خواردنی تەندروست ژیانی تەندروست هێنێ خواردنی تەندروست بۆ نەخۆشی شەکرە ئیجباریەن ئەبێ بە پێلیستێکی تەندروست بڕوە بۆ ئەوی بتوانین کۆنتترۆلی شەکرەکەی بکەین خواردنەکان بریتە لەوەی کە سەوزەوات زۆر بێ لە خواردنەکەیە ڕێژی کاربۆهیدرات دەبێت کەم بکەینەوە بە ڕێژەیەک بیخوات کە سەرف بێت تا ژەمی دواتر و ژەمەکانی ئەبێ ڕێک بێتەوە و لە دوای نانی ئێوارە ئێمە پێمان باشە نەخۆشی شتێکی کە نەخوات گە لە ئاو خواردنەوە هیچ شتێکی کەی نەبێت و خەوی ڕێکاتەوە لە سترێس و قەلەقی دوورکەوێتەوە ئەمانە هەمووی کۆمەڵی ڕێنمایەکن کە ئەتوانن بە ڕێژەیەکی باش کۆنتترۆلی شەکرەی نەخۆش بکەن. دەسەکانە خۆش بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ خاتو خەندە حامید کە بەڕێزیان پەرستاری هۆشیاری نەخۆشی شەکرە کە جەختی لە خەوێکی باش تەندروستێکی باش و لە هەمان کاتە خواردنێکی تەندروست وەرزشکردن ئەمە هۆکارە بۆ ئەوەی کا دووربین لە نەخۆشی شەکرە. جا ئێستا پێم خۆشە لەم بەشی پرۆگرام چارەخوازێک وەرگرم بابزانم ماوەی چەندێکە توشبووی نەخۆشی شەکرەیە تا چەندە خۆپارێزیەکانی گرتۆتە بەر یاخود تا چەندە پابند
پابندی ڕێنماییەکانی پزیشکانی پسپۆرە تاوکو دوور بێت لەم نەخۆشیە یاخود بتوانێت زاڵ بێت بەسەر ئەم نەخۆشیە. ئەگەر ئازێت کێشی سلااوت لێبێت ئەم کاتت باش بێ خاتۆنگیان هەر بە سرەتا لەو دەست پێ بکەین وەکو چارەخوازێک ماوەی چێنێک کە توشبووی نەخۆشی شەکرەی لە ساڵی 1996 توش بووم 28 ساڵە بەڵام خۆم مراعات زۆرەکەم و پابندم بە ڕێنماکانی دکتۆر بە تایبەتی دکتۆر دیلمان زۆر سوودم وەرگرتووە ئەم کۆنفرانسانش زۆر بە سوودە هەم سوود لە پرسیاری نەخۆشەکان ئەکەی کە ئەیکەن لە جەنابی دکتۆر هەم زانیاری زیاتر وەرەگری. باشە لەم ماوەیە تا چەندە توانی و تا خەوێکی باشت هەبێ وەرزش بکەیت خواردنەکانت هەمیشە تەندروست بێت و ڕێنماییش ببەخشیت بە چارەخوازانی دیکە. وەڵام من خواردنانی کە نیشناسەی زۆر کەمەی خۆم ئەگەر خواردیشم بە کەمێتی زۆر کەم جوڵە زۆر بەسوودە زیان لە حەد بەسوودە میوەکانیش میوەشینەکان ئەگەر هەر زۆر حەزر لێ کرد پارچێکی زۆر بچووک بخۆی چونکە هەمووی شەکری تایە و هەمووی شەکرە بەرزەکاتەوە. کۆتا پرسیار ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیانی خۆشەویست و تاوی چارەخوازە؟ وەڵا هیوادارم هەموو متابعی دکتۆرەکان کەن و متابعی علمی تازە بکەن چونکە ساڵ بە ساڵ و وەخت بە وەخت شتی تازە یەتە پێشەوە دانەبڕێن لە زانیاری تازە. ئەوەی هەمیشە تەندروست باش بی زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی میوانەکانم لەم بەشەی پرۆگرام لە کۆتاییە ئەمێ ئاماژە بەوە بکەم گرنگی و سازکردنی تەواوی ئەم چالاکی و پانێڵانە دەرفەتێکی زۆر باشە بۆ تەواوی چارەخوازان تاوەکو ئاگاداری تەندروستی خۆیان بن لەبەر ئەوەی تەندروستیکی باش ژیانیشمان ئاسوودەتر ئەکات بۆیە ئەم جۆرە کۆبوونەوانە هەنگاوێکی زۆر باشە لە نێوان چارەخوازان و تەواوی پزیشکانی پسپۆر بۆ ئەوەی پزیشکانی پسپۆر ڕێنمایی دروست ببەخشن با چارەخوازان و ئەوانیش پابندی خۆپارێزیەکان بن. ئێوەش هەمیشە ساخ و تەندروست بن.